باسی هێنا ئەوە چی ئەو شی وەردە ئەو پۆڵاتینە ئەو چی وەردی پۆڵاتینە ئەوە پۆڵاتینی چی بابا کۆرە وەرە حەدی چێ بێ بە پۆڵاتین حەدی نییە بێ بە کیوەردی پۆڵاتین وەڵا سامی تێگەی پۆڵان وە لەبەر هاوڕێن واینا حەدی نییە بێ هیچ کیوەردە ناگا بە پۆڵاتین هاوڕێن باوە شتە بزانن پۆڵاتین عادی لە کۆمنت بۆ مامنووسن چەند کەس پۆڵاتینە ناسێ دانەیەکیان ئەفرۆشن دانەیە بە یوسف یونس کێ یونس یان یوسف بڵێ وەرە کاکە بڵێ ئەتەوێ هەڵێ نووس هەش کەسێ لە دوای ئاهین بنێرن نامە بنێرن دوای جوابتان هاتەوە فقط بولاتين. والله يا فرن فقط بولاتين. لا ينسى فقط